ئەم کاتتان باش دوای نوێژەنکردنەوەی دادگای بەرای سۆران دیارە هۆڵی پێشوازی بۆ ئەو کەسانەی کە بەمەبەستی ڕایکردنی مامەڵەکان هەر گرفتێک ڕوو لە دادگای سۆران دەکەن ئەمڕۆ هۆڵی پێشوازی لەلایەن هەڵگور شێخ نەجیب سەرپەرشتیاری ئیدارەی سەربەخۆی سۆران و بڵێم حاکمی دادگای بەرای سۆران و هەندێک لەو دادوەر یاخود لەو پارێزەرانەی کە لێرە کار دەکەن هۆڵی پێشوازی دەکرێتەوە بۆ ئەوەی کە ئیش و کاروباری هاوڵاتیان لەم دادگایە زیاتر بە کاتێکی زوو بڵێم مامەڵەکانیان ڕای بکەن کردنەوەی ئەم هۆڵە و کارئاسانی زیاتر لە دامودەستگاکانی یەکێکە لە پێشنەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ گرنگیدان بە هاوڵاتیان لە فەرمانگەمیریەکان ئێستا سەرپەرشتیاری ئیدارەی سەربەخۆی سۆران لەگەڵ حاکمان دادوەرانی ئێرە هەندێک گفتوگۆ دەکات لەبارەی ئەوەی کە ڕایکردنی مامەڵەکان لە چ ئاستێکدایە قسە لەگەڵ کاکالگورد دەکەم کاکالگورد سلااوتێ بێکردنەوەی ئەم هۆڵە چەند گرنگە بۆ ڕایکردنی مامەڵەی ئەمە کاک بەنسبەت هەموو داواییەکان ئەمە لە ئیدارەی سۆران بڕیارمانداوە کە هەموو هۆڵەکانی پێشوازی دەبێت شوێنێکی گونجاو و ڕێک بێتن لە ئەوانەی کە پێشوازی لە هاوڵاتیان دەکەن یەکێک شتوانێک دادگا بوو کە شوێنەکەی بەڕاستی وەکو پێویست نەبوو بۆ ئێمە پێشتر نەخۆشخانەکان نۆشخانەمان دەست پێ کردووە دادگا و شارەوانیەکان و هەموو دام و دەستگایەکانی ناو ئیدارەی سۆران ئێمە هەوڵ دەدەین هۆڵی پێشوازی بە شێوەیەکی ڕێکتر بێتن بۆ ئەوەی هاوڵاتیان سەردانی ئەم فەرمانگەیان دەکەن شوێنێکی گونجاویان هەبێتن ئەمڕۆ کە ناو دادگای سۆرانیش هەرچەندە بیناکان کۆن بوو بەڵام باش بوو یعنی ئەو شوێنانی کە بۆ هاوڵاتیان کە پێشوازیان لێ دەکرێتن هەڵ بدەێتن شوێنێکی گونجاویان بۆ داوین بکەین کاڵگۆر پێشتر لە نەخۆشخانەی ئاشتی هۆڵی پێشواز جەنابەت لەوێ بە فەرمی کە هۆڵەکە بەو جۆرە بە سیستەماتیک کرا بڵێم ئەو هۆڵە کار ئاسانی دروست کردووە چ جیاوازی هەیە بۆ لەگەڵ هۆڵی چاوەڕوانی زۆر جیاوازی هەیە پێشتر چەند کابینەیەک لە دەرەوە بوون خەڵک لێنران برێت و شتەکانیان دەبڕی لەبەرەوە هەتا و لەبەر باران وانە ئەمە ئەو کابینانەمان هەموو لادا و ئەو هۆڵە پێشوازیمان لێنران دروست کردو ئێستا بە شێوەیەکی جوانتر پێشوازی لە هاوڵاتیان دەکرێتن ئەمە بۆ هەموو شوێنەکانی وایە ئەمە بڕیارشمان داوا دەبێ هۆڵی پێشوازی هیچ کەمتر نەبێتن لە شوێنی ئەو بەڕێوەبەرانی کە لێنران داوام دەکەن چکە لە ئەنجام هاوڵاتینە سەردانی ئەم فەرمانگانە دەکەن و لە کات سەردانی کردیان یەکەم وێزگەکەدن هۆڵی پێشوازیان نابێ هۆڵی پێشوازی بە شێوەیەک بێتن کە لە زێر زامەندی هاوڵاتیان نەبێتن ئەمە ئەوە باشتریشی دەکەین و ئەوە بۆ هەموو دام دەستگاکان بە هەنگاو کار لەسەر دەکەین هەڵگور شێخ نەجیب سەرپەرشتیاری ئیدارەی سەربەخۆی بەڵێ وە کاماژەم پێکرد ئەمڕۆ دادگای لێرە هۆڵی پێشوازی لە نێو دادگای سۆران دەکرێتەوە بەمەبەستی کار ئاسانی بۆ هاوڵاتیان کە وەک هەڵگور شێخ نەجیب سەرپەرشتیاری ئیدارەی سەربەخۆی سۆران ئاماژەی پێکرد کە لە تەواوی دامودەستگاکانی حکوومەت لە ئیدارەی سەربەخۆی سۆران ئەوان مەبەستیانە کە هۆڵی پێشوازی لە شوێنی دانیشتنی بەڕێوەبەرەکان باشتر بێ لەبەرەوەی گوتی کە هاوڵاتیان شایەنی شتی باشترن ئەمە بوو کە ئەمڕۆ هۆڵی پێشوازی لە نێو دادگای بەرای سۆران لەلایەن سەرپەرشتیاری ئیدارەی سەربەخۆی سۆران کرایەوە و خۆی گوتی بە کرانەوەی کارئاسانی زیاتر هاوڵاتیان وەک پێشتر کە لە دەرەوە دەوەستان یاخود لە هەر شوێنێشتر ئێستا بە ئاسانی لە شوێنی خۆیاندا دەنیشن و چاوەڕوانی ئەوە دەکەن کە مامەڵەکانیان لێرە تەواو بوو دەتوانن بگەڕێنەوە ئەو شوێنێک کە لێوێ هاتوو